گەرم و گەشترین سڵاوتان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی لە بەرنمەیەکی دیکەی گزینگەوە لەگەڵتانین. بینەرانی ئازیزی بەرنمەی گزین بە بۆنەی ڕێزگرتن لە یادی هەموو خوێندکارانی خەباتکار و گیانبەختکردووی کورد و نزیکبوونەوە لە 25 جۆزەردان ساڵ ڕۆژی گیانبەختکردنی قارەمانانەی شەهید کیانوش ئاسا خوێندکاری کوردی یارسانی خەڵکی کرماشان تەوەری ئەمجارەی بەرنمەکەمان تەرخان کردووە بۆ یادکردنەوەی خوێندکاری شەهید کیانوش ئاسا. هەر بەم بۆنەوە لە سەرەتاوە کورتەیەک لە ژیان نامەی شەهید کیانوش ئاساتان پێشکەش دەکرێت و دەگەڕێنەوە لاتان بۆ درێژەی بەرنمەکە. یەکێک لەو خوێندکارە کوردە ئازادی خواز و خەباتکارانەی کە لە ساڵانی ڕابردوودا لە پێناو گەیشتنی خەڵکی ئێران و کوردستان بە مافەنەتەوەی و دیموکراتیکەکانیان گیانی بەخت کردووە شەهید کیانوش ئاسایە. ناوبراو لە ڕەشەمەی ساڵی 1362 هەتاوی لە شاری کرماشان و لە بنەماڵەیەکی پەیڕەوی ئاینی یارستان لەدایک بوو. لە کاتی ناڕزاییەکانی خەڵکی ئێران بەگشتی و شاری تاران بە تایبەتی زۆرێک لە خوێندکاران و چالاکانی کوردی دانیشتووی تاران لەو ڕێپێوانە هێمنانەدا بەشدار بوون. کیانوش ئاساش لەو کاتەدا خوێندکاری تەرمی ئاخری کارناسی باڵا بوو لە بواری ئەندازیاری شیمی لە زانستگای علم و سەنعەتی تاران. ئەو خوێندکارە خەباتکارە لە جەریانی خۆپیشاندانی ڕۆژی دووشەممە 25 جۆزەردان لە مەیدانی ئازادی تاران بە وتەی بەرپرسانی ڕژیم ون بووە و ڕۆژی 3 پوشپەڕی 1388 هەتاوی لە ساردخانەی پزیشکی یاسایی لەلایەن بنەماڵەکەیەوە شناسایی کرا. ئاسا بەهۆی بەرکەوتنی 2 فیشەک کوژرا بوو. بە وتەی پزیشکی یاسایی تەرمی ئاسا لە ڕۆژی 29 جۆزەردانی 1388 هەتاوی دراوە بە پزیشکی یاسایی و هۆکاری مەرگی بەرکەوتنی 2 فیشەک لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بووە. بەڵام بنەماڵەی کیانوش دەڵێن کە تا پێش لە 3 پوشپەڕ چەندجار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمی ئیسلامیەوە بە بنەماڵیان وتووەکە ناوبراو لە زیندانی ئێڤیندا زیندانیە. جەستەی کوژراوی کیانوش ئاسا لە ڕێکەوتی حوتی پوشپەڕی 1388 هەتاوی لە باخی فێردۆسی شاری کرماشان ئەسپەردەی خاک کرا. ڕێوڕەسمێکیش بە بۆنەی یادکردنەوە لە خەبات و تێکۆشانی ئەو خوێندکارە کووردا لە زانستگای علم و سەنعەتی تاران لە هەمان ڕۆژدا واتە حوتی پوشپەڕ سەرەڕای گوشاری وەزارەتی ئیتلاعات و بەرپرسانی زانستگا لەلایەن خوێندکارانەوە بەڕێوەچوو. جگە لەم دوو ڕێوڕەسمە لە کرماشان و تاران لە ڕۆژی چلەی کوژرانی کیانوش ئاسا بەدەستی هێزەکانی حکوومەت لە ڕۆژی 15 گەلاوێژ و بە ئامادەبوونی زۆرتر لە 10,000 کەس لە شارۆمەندانی کرماشانی لە تالاری عەباسیەی شاری کرماشان ڕێوڕەسمی چلەی ماتەمینی ناوبراو لەلایەن خەڵکەوە بەڕێوەچوو. پاش ئەو ڕێوڕەسمە زۆرتر لە 5,000 کەس لە شارۆمەندانی ناڕازی کرماشانی لەبەر دەرکی تالارەوە لە مەیدانی شارەداری کرماشان بەرەو باخی فێردۆسی کرماشان بە مەبەستی چوونە سەر مەزار و ناڕزایی دەربڕین بە کوشتنی خوێندکاری خەباتکار کیانوش ئاسا خۆپیشاندانێکیان وەڕێخست. خۆپیشاندانی خەڵکی کرماشان لەگەڵ هەڵگرتنی وێنەکانی کیانوش ئاسا و بە شێوەی هێمنانە بوو. بەڵام هێزەکانی ڕژیم لە میانەی ڕێپێوانەکە پێشیان بەچوونی خەڵک بۆ سەرمەزاری ناوبراو لە باخی فێردۆس کرد. بەڵام خەڵکی کرماشان درێژەیان بە خۆپیشاندانەکەیاندا و لەسەر مەزاری کیانوش ئاسا کۆبوونەوە و کۆمەڵێک لە بەشداربووان دەستیاندایە ژەندنی تەنبور و خوێندنی سرودەکانی ئاینی یارستان. لە کۆتایی ڕێوڕەسمەکەدا کاتێک کە برای گەورەی کیانوش ئاسا بە مەبەستی ڕێزگرتن لە خەڵک خەریکی قسە و باس بوو، هێزە ئینتیزامیەکان بە هێرشکردنە سەر برای کیانوش و خەڵکێک کە لەو ڕێوڕەسمەدا بەشدار بوون دەستیاندایە بڵاوپێکردنی خەڵک و لەو هێرشەدا لە گازی بیبار و فرمێسکڕێژ بۆ بڵاوەکردن بە خەڵکی ناڕازی کەڵکیان وەرگرت. هەروەها زۆرتر لە 10 کەس لە بەشداربووانی خۆپیشاندانەکە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کران. لە درێژەی ڕێزگرتن لە یادی خوێندکاری خەباتکاری کورد کیانوش ئاسا ڕۆژی 11 جۆزەردانی 1389 بە نزیکبوون لە ساڵوەگەڕی کوژرانی ناوبراو خوێندکارانی زانستگای علم و سەنعەتی تاران کۆبوونەوەیەکی ناڕزاییان وەڕێخست و پاش ئەو کۆبوونەوەیە ناوی تەنیا پارکی زانستگای علم و سەنعەتیان بە نیشانەی ڕێزلێنان لە خەباتی ئەو خوێندکارە کووردا بە ناوی پارکی شەهید ئاسا ناونا. ماوەیەک دوایەوەش برای گەورەی کیانوش ئاسا کە لەلایەن خوێندکارانەوە بۆ بەشداری لە ڕێوڕەسمی 16 سەرماوەز بانگێشتکرا بوو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە جارێکی تر دەست بەسەر کرا.
جێگەی ئاماژەیە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا و پاش کوژرانی کیانوش ئاسا هەموو ساڵێک لە تاران و کرماشان بە مەبەستی ڕێزلێنان و یادکردنەوەی ئەو خوێندکارە خەباتکارە کووردا ڕێوڕەسمگەلێک بە ئامادەبوونی ڕێژەیەکی بەرچاو لە چالاکان و خوێندکارانی کورد بەڕێوە دەچێت. بەڵێ بینەرانی ئازیز، ئێمەش وەکو کۆمەڵی خوێندکارانی ڕۆژهەڵات و بەڕێوەبەرانی بەرنامەی گزین هەروەک ئاماژەمان پێدا تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ یادکردنەوەی خوێندکاری شەهید کیانوش ئاسا و قسە و باسێک لەسەر دۆخی خوێندکارانی کرماشان و یارسان و ڕۆڵیان لە خەباتی دموکراسی خوازانە لە ئێران و کوردستان باس دەکەین. لەم ئاراستەیەشدا داوامان کردووە لە بەڕێز فەرشاد دووستیپور چالاکی پێشووی خوێندکاری خەڵکی ئیلام و شارەزا لەو پرسە باسەکەیان لەگەڵ تاوتوێ دەکەین. سەرەتاش وەک نەریتی بەرنامەی گزین هەواڵە خوێندکاریەکان بەتایبەت هەواڵی دۆخی خوێندکارانی کورد دەبینین و پرسیارەکان ئاراستەی میوانی بەرنامەکە دەکەین و درێژەی بەرنامەکە. هەڕەشەی هێزەکانی ڕژیم لە خوێندکارێکی کوردی زانستگای سنا، هێزەکانی بەسیجی ڕژیم هەڕەشەیان لە بەڕێوەبەرانی پێشووی گۆڤاری خوێندکاری ژیوار لە زانستگای سنە کردووە. بەپێی هەواڵی مافنیوز، هێزەکانی ناوەندی بەسیجی خوێندکاری لە زانستگای شاری سنا کە پێشووتر لە ساڵی 1390 هەتاوی گۆڤارێکی خوێندکاریان بە ناوی ژیوار داخستە بوو، ئێستا کە بە دوای 4 ساڵ لە داخستنی ئەو گۆڤارە لەلایەن ئەو هێزانەی ڕژیمەوە هەڕەشە لە ئەمین حامدی ئەسڵ، یەکێک لە بەڕێوەبەرانی پێشووی ئەو گۆڤارە خوێندکاریە کراوە کە مافی هیچ جۆرە چالاکیەکی کەلتوری لە دەرەوەی پەسەندکراوەکانی زانستگای نییە. شایانی باسە ئەمین حامدی ئەسڵ خوێندکاری ترمی کۆتایی کارناسی عمران لە زانستگای شاری سنەیە و لەلایەن هێزەکانی ناوەندی بەسیجی خوێندکاری زانستگای سنەوە هەڕەشەی لێکراوە لە ئەگەری بڵاوکردنەوەی هەر جۆرە گۆڤارێک سەرەتا دەبێت ئەوان ئاگادار بکرێنەوە و لەلایەن ئەو هێزانەوە نووسراوەکانی ئەو گۆڤارە قبول بکرێن. لە کرماشان مامۆستایەکی زانکۆ لەسەر کارەکەی دەرکرا. لە درێژەی فشار و بەردەوامی دۆخی ئەمنیەتی شارەکانی کوردستان یەکێک لە مامۆستایانی کوردی زانکۆی ئازادی کرماشان لەسەر کار دەرکرا. بەپێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان، بەرپرسی زانکۆی ئازاد بەشی توێژینەوەی زانستی کرماشان لە هەوڵێکی بێپاسەودا دکتۆر زەکەریا قادری لە پۆستەکەی دەرکرد. سەرچاوەیەکی ئاگادار لە کرماشان ڕاگەیاند. دەرکردنی قادری لەلایەن بەرپرسی زانکۆکەوە پێشتر بە بەڕێوەبەرانی کەرتی زانستی سیاسی و پاشان بە خۆیشی ڕاگەیاندراوە. یەکێک لە نزیکانی بنەماڵەی قادری ڕاگەیاندووە. دەرکردنی زەکەریا لەسەر فشاری ڕاستەوخۆی حراسەتی زانکۆ بووە و بەوە تۆمەتبار کراوە کە توێژینەوەی لەسەر مێژووی کوردستان کردووە. ئەو هاوڵاتیە باسی لەوەش کرد کە پەروەندەی ئەندامیەتیەکەی لە لێژنەی زانستی لەم دواییانەدا بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و پاش 2 ساڵ بە شێوەی ناڕوون مابوویەوە. هەنووکە دکتۆر قادری کە خاوەنی بڕوانامەی کارناسی باڵایە وانەوتنەوەی لێ قەدەغە کراوە. پێشتریش لە شاری کرماشان بەرپرسانی زانستگای ئەو شارە فشاریان خستبوویە سەر دکتۆر محەممەد ڕەزا هەمزەیی و دژایەتیان لەگەڵ بردنەسەری پلەی زانستیەکەی کردبوو. ئەو مامۆستایە لەم دواییانەدا لێکدانەوەیەکی لەسەر شانامەی کوردی بە شێوەی توێژینەوە ئەنجامدا بوو، باشترین پلەی توێژینەوەی ئێرانی بەدەستێنا بوو. هەتا ئێستا چەندین هەواڵ سەبارەت بە دەرکردنی مامۆستایانی کورد بە بیانووی جۆراوجۆر بڵاو کراونەتەوە و بەشێکی بەرچاویان بە ناچاری ئێرانیان بەجێهێشتووە. هەوڵێکی گرنگی شوێنەوارناسان بۆ پاراستنی قەڵای مەریوان. ڕۆژی سیویەکی گوڵان تیمێکی خوێندکاری کوردی کۆنینەناسی زانکۆیتاران با سەرپەرستی دکتۆر حەسەن کەریمیان، پسپۆڕ و مامۆستای بەشی کۆنینەناسی زانکۆکانی ئێران و بە پشتیوانی ماڵی شورا و شارەداری مەریوان دەست بەکار بوون بۆ لە ژێرخاک دەرهێنانی دیوار و داروپەردووی شوێنەوارەکانی قەڵای مەریوان. بەپێی هەواڵەکان کێوی قەڵا کە لە باشووری شاری مەریوان هەڵکەوتووە کۆمەڵێک شوێنەواری مێژووی لێیە کە پیشاندەری بەشێک لە ڕابردووی پڕشکۆی کوردستانە. ئەم کێوە شوێنەواری مزگەوتێکی کۆن ناسراو بە مزگەوتە سوورە و
قەڵایەکی دێرینی لێیە کە نزیکەی 300 شوێنی فەرمانڕەوایی 2 میرنشینی بابان و ئەردەڵان بووە و لەبەر کەمتەرخەمی و بێخاوەنی تا ئەم چەند ساڵەی دوایی ئاوەڕی لێ نەدرابوویەوە و هەر بۆیە دەستی تێپەڕینی زەمان و کەسانی نەزان وێرانیان کرد. بەڵام بەخۆشیەوە لەم ساڵانەدا لەلایەن کەسانی دڵسۆزەوە هەوڵێکی زۆر کەوتەگەڕ بۆ پاراستن و زیندووکردنەوەی شوێنەوارەکانی سەرکێوی قەڵا. تازەترین هەوڵ لە ڕۆژی 31 گوڵانی ئەمساڵ واتە 1394 هەتاوی دەستی پێکردووە و تیمێکی خوێندکاری کوردی کۆنینەناسی زانکۆیتاران با سەرپەرستی دکتۆر حەسەن کەریمیان پسپۆڕ و مامۆستای بەشی کۆنینەناسی زانکۆکانی ئێران و با پشتیوانی ماڵی شورا و شارەداری مەریوان دەست بەکار بوون بۆ لە ژێرخاک دەرهێنانی دیوار و داروپەردووی شوێنەوارەکانی قەڵای مەریوان. دۆزینەوە و پاراستنی شوێنەوارە دێرینەکانی ئەو قەڵا مێژوویە هەوڵێکی گرنگە بۆ پاراستنی کەلەپوری فەرهەنگی نەتەوەی کورد و دەتوانێت پاڵپشتی ژیانی فەرهەنگی نەتەوەکەمان بێت لە داهاتوودا. ئەو کەسانە لەم ڕێگایەدا دەیان لەمپەڕ و تەنگ و چەڵەمەیان تێپەڕاند و ئێستاش ماندووی نەناسانە خەریکن لاپەڕەکانی مێژووی ونبوومان لەژێر تەپوتۆزی فەرامۆشی دەردێنن. عەزیزی و مەعسوومیان کە دوو کەسی پسپۆڕی کۆنینەناسینن و ئەندامی تیمی کۆنینەناسی قەڵای مەریوانن لەم کارەدا ڕاوێژکار و یارمەتیدەری دکتۆر کەریمیانن. دەیان گوتکە ئەو پارەیە کە بۆ ئەم پرۆژەیە دابینکراوە زۆر کەمە و ڕەنگە فریای کارەکە نەکەوێت، هەر بۆیە پێویستە بە شێوەیەکی پەلە و ئورژانسی باری ماڵی ئەو کارە دابین بکرێت و هەوڵێکی گشتی بکەوێتە کار بۆ دەرهێنانی شوێنەوارە مێژوویەکانی مزگەوتە سوورە و قەڵای مەریوان لەژێر دەیان خەروار خاک. شوێنەوارە مێژوویەکان لەناو هەموو گەلانی جیهاندا بایەخێکی گرنگیان هەیە و وەک میراتی با و باپیران و بەشێک لە شوناس شانازیان پێوە دەکرێ و پیشاندەری گەورەی و شکۆی گەلانە لە ڕابردوودا. میرات و کەلەپوری پێشینیان پێناسەی فەرهەنگی، ڕامیاری و بیرروبۆچوونی گەلانە لە مێژوودا و هەبوونی شوێنەوار و کەلەپورەکان پیشاندەری دەوڵەمەندی گەلانە. هەر بۆیە لە هەموو وڵاتانی دنیادا بۆ پاراستنیان هەوڵێکی بێوچان و خەرجێکی زۆر دەکرێت. خوێندکارێکی هەمەدانی بە تۆمەتی قسەوتن بە خومەینی دەست بەسەر کرا. هێزەکانی ڕژیم لە هەمەدان هەڵدەکوتنە سەر ماڵی خوێندکارێکی زانکۆی سەنعەتی هەمەدان و سەرەڕای پشکنینی ماڵەکەیان دەست بەسەری دەکەن و دەیگوازنەوە بۆ زیندانی ناوەندی شاری هەمەدان. بە پێی هەواڵی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی ڕۆژی هەینی ڕێکەوتی هەشتی جۆزەردانی 94 هەتاوی ڕەئوف شەهبازی خوێندکاری زانکۆی سەنعەتی هەمەدان هێزا لەباس شەخسیەکانی ڕژیم هێرش دەکەنە سەر ماڵەکەی و دەست دەدەن بە پشکنین و پاشان ناوبراو دەست بەسەر و دەیگوازنەوە بۆ زیندانی شاری هەمەدان. شایانی باسە کە پێشتر ڕەئوف شەهبازی هاوکات لەگەڵ سوبحان ڕەزایی لە دۆسیەیەکی هاوبەش بە تۆمەتی قسەوتن بە خومەینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە 2 ساڵ زیندان مەحکوم کران. دەستکێشانەوە لە خوێندنی 67,000 منداڵ لە ئاستی خوێندنی سەرەتایی. جێگری پەروەردەیی نێهزەتی خوێندنی ئێران ڕایگەیاند لە ساڵی ڕابردوودا 67,000 قوتابی تەنیا لە ئاستی سەرەتاییدا دەستیان لە خوێندن هەڵگرتووە. بە پێی هەواڵەکان محەممەد مهدیزادە جێگری پەروەردەیی نێهزەتی خوێندن وێڕای ڕاگەاندنی ئەو هەواڵەوتی ئۆستانی سیستان و بەلوچستان 20% ئەو ئامارە 67,000 کەسیەی لەخۆ گرتووە. بە وتەی مهدیزادە 9,700,000 کەسی بێسەواد لە ئێران بوونیان هەیە کە 143,000 کەس لەو نێوانەدا منداڵی تەمەن 6 تا 18 ساڵن کە لە ماوەی ساڵی 93 تاکو 94 لە هیچ قوتابخانەیەک نێویان تۆمار نەکراوە. چوونە خێرای ناو بازاڕی کار، نەبوونی شوێنی پەروەردەیی پێویست بۆ خوێندن، کۆنبوونی قوتابخانەکان، نەبوونی پێداویستی بێداشتی، نەبوونی قوتابخانەی پێویست لە ئاواییەکان و هەروەها دووربوونی قوتابخانەکان لە شوێنی ژیانی قوتابیان و هەژاری و قەیرانی ئابووری لە سەرەکیترین هۆکارەکانی دەسەڵگرتن لە خوێندنی قوتابیانن لە ئێراندا.
پرسیاری یەکەم لە بەڕێز فەرشاد دووستیپور ئەمەیە کە بە لەبەرچاوگرتنی دەنگدانەوەی بەرینی مەرگی کیانوش ئاسا سەبارەت بە کاریگەری مەرگی کیانوش ئاسا لەسەر زیندووکردنەوەی خەباتی دموکراسی خوازانەی خەڵکی کرماشان و خەڵکی کورد بەگشتی لە بەڕێزیان داواکارین کە لەم بارەوە تەوزیحاتێکی زیاترمان بۆ بدەن. لە یەکەم جار بەڵام دێرم و بینەرەی لە ئەزیز بەرنامە تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات ئەگەر بام لەسەر کیانوش باسی بکەم کە پەیوەندی کیانوش وە لە بزوتنەوەی نەتەوەیی کورد و بزوتنەوەی کوردی و جنبشی کوردی هەسێ لە واقع باید بچمە سەر ئەو خاڵەکە کە ئەلان سەرەکەم باسەری کردووە و شاریش ڕەفیقەی و نزیکەی کیانوش لە واقع کیانوش وە و دیتگەی لە سیاسیەکە خۆیان تواسننا و بەخشی لە ئەو هەنەی کیانوش بێ ئەوانە نادیدە گرتنە بەڵکە سەرەتر خاستە و دیدگەی سیاسی خۆیان باسکردنە کە مە ئەساس کەم یە زڵمێگە لە حەق کەسێکە گیانی لە دەستات لە ڕێ مبارزەیەک و باوەرە خۆی وە کەسێ بوو کە خاوەنە باوەرە خاستە خۆی بووە مە یەکی ئشارە بکەم وە لە واقع بعضی لە خاطراتێک کیانوش خۆیشکێ لە یعنی نامەنگاری بینە خۆی و خۆیشکێ بووە وە چ شتێکی لە نیمسا سەڵا خانوادێ کە خۆیشکێ باسییان کرد ئەو سالە کرماشان کە کیانوش یارێ چشتێن نووسێرا خۆشکێ زمانە دانیشتوویی کە مە ئەساس کەم سێ جور دڵ ئەگەر بتوان ئەساس دڵمێگە لە تەرەفە حکوومەتەوە مەکردیێ لە واقع دەستەبەندی هەلێ بکەم یەکەم عنوانی دانیشتوو ئەحساس کەم زەڵ لە حەقم بوو کە ئازادیە دموکراتیک ئازادیە ئەو چشتێکە نەهادە ئاکادمیک ئازادیە لە نەهادە دانیشتگاه کە سەمبڵە قەڵبە تەپەندێ ئازادی و لە واقع نەهادەی لە سمبۆڵە نەهادەی لە دموکراتیکە لە ئەترازات لە توی تاریخ لە تحولات جدیدی لە دڵ دانیشگای هاتێ سەدە لە گشتی دنیا ئێستاس زڵمەکەم کە ئێرە دانیشگاه نییە دێم وانوانی کورد ئێستاس کەم زڵم لە حەقم چوو کەسێک وە زوانە داڵگی خۆی ئامۆزش نەیەوە دیری لە دانیشگاه زوور دێکە لەسەر هەویەتە خۆی بیشتر بزانێ لەسەر ئەوەگە وە زوانە داڵگی خۆی زانێ وە زوانە داڵگی تحقیر بووە و دیری ئەو زڵمە لە حەق خصوصا لە کرماشان کردیە کە شرایطی ئیجاد کردنە کە لە واقع بڕی لە مردم هەتا حاضرنی وە زوانە داڵگی خۆیان قسێ بکەن دیارە تحقیری علە پشتێ و سێم عنوانە کەسێکە ئاین و باوەرە جیای دێری یارسانم و لێری لە حکوومەتێکەکە لە واقع شیعێ دوازدە ئەمامی کە هەنا بەتەری دیریش لە شەهوەند دەرەجە یەک لە واقع یە فاس ئسلامگەرێ شیعێ دوازدە ئەمامیە يعني وي تأكيدا خصوصا جزء هر كامل نود يجوري لبيت شهوان درجتي وخصوصا كسر يارساني بوك لدينا لدي دين اسلام اصلا انا مسلمان اصلا مسلمان انا مسلمان ورسمي الناس يعني وانا اقليتي بنو ايران بتشوال ابراز بكان يعني هوية الدينية خوان وديارك داستان زاني من كل كان صالو وزيشتهم تظلمي لحق يارساني كلها يا او تشتفر كامتر لباس كريه وشتيغ ما اخوام لا شيء كانوش على ادم لواقع رفيقين واسطي كداشي من لدانشكي المصطنعات كو موقع لتيران اتفاقا بيش لانتخابات فلا لدانشوي لتحكيم وقتها كمن علي الكورد يعني اي شرائط انتخابات وفزي سياسية جوري زانت من كفرصة قراءة استفادة كردن اللي نيروي الراديكال بين تحريم انتخابات ولواقع وزينيغ لانتخابات شركات بكان وبشكل خاصي لإخوان بكان وانا وين نسيرة سينكنا تحريم انتخابات كارامات نية ضلت بشي منو انتخابات شركات بكيمن وكسيلي نيرويلون كوشون تحولون خطهم دكان نيرويل راديكال وبشت منو انتخابات وغدا عندنا علي كروبي لو شرايطها كانوش لو غا كسيل لدانشكي او مسانات فعال عشان شوي مشغولة دواقع دوري أرشدي ودانشون وافتخذوا لهذا التحليلي شاهد فرق فرصات نكرده ولي لحد تواني توليد سياسة لوريقا مشغولة فعالية سياسية فهوي ديقا ورفيقين داشتين كواسطين كلواقع شيء كانوش ناسيان وخب متاسفانة لو فرصتها افتخار عشنائي بيشنات ولي هجوية كوركوردي كلوريقا دانشكي المصنعات فعالة وقراري بني من كلات بعد الانتخابات ياك بني منو همان بكرية لبين رفيقين ايش شراقهم بي وبعد هاكش ناختم كلواقع شيء كانوش اللي هو جاني لدرستات لواقع يساختي راقهم
كأفنو افتخار فيش ناتو كبناسمه ولي ووتشت أورا في غيلي شك لواقع غير كورد باس لسريكلن وثناري كورديجا على واسا يا ثانية كرماشانية يعني دائم أي تأكيد شناختي كسر روحية آزاد منش ديري وأخو عنوانية كورد ناسية يعني دقيق كردي دقيق هويتي ديري وخويت فقط نوازندير خاصة لنا تميراك ساز مقدس الواقع قشتي كردي للدوري باستان ودهمان دنو يارساني دو علوية الواقع جوية سنة باستاني معني غسيك ناس وناس ياد قدم وكانوا شيء نوازندير خاصة تنقولش الواقع كانوا فني وجاي سامبولي أراك سيري الواقع يلقوا مساخي لكتج ونواس جوان الواقع وشون آزادي وزندگی آزادتره مو باور دارم کسی که لحاظ تحصیلی موفقه و شون باوری هست و شون موسیقی و فرهنگ خوی هست تأکید داره و خانواده که بعد زوان کردی زوان هویتی محافظ بود اسمس و کردی را رفیقی نویسی و خانواده نویسی تلاش که وشیر تأکید که و خانواده که بعد زوان نویسین کردی یاد کردی این مزل نه همان که یاست نگید یعنی واقعیاتی لمورد شیکانوش آسا که ما لواقع تا الان لمورد شناخت ما لا طریق خانواده و لا طریق رفیقی متاسفانه چندان لباس نکرد یاستا روزه هەروەک ئاگادارن شەهید کیانوش ئاسا پەیڕەوی ئاینی یارسان بۆ بێگومان ئەم زوڵم و جۆرانەی کە ڕژیم بە سەر یارسانەکان لە کوردستان سەپاندوویەتی لەسەر گەشەسەندنی بیری خەباتکارانە لە لای ناوبراوەوە کاریگەری بووە. پرسیارێک کە لێرەدا دێتە ئاراوە ئەمەیە کە هۆکارە سەرەکیەکانی هەڵاوردنی نەتەوەیی و ئاینی بەرامبەر بە یارسانەکان لەلایەن حکوومەتی ئێرانەوە چییە؟ واقعيتي وصل لموجودة لواقع فيش لهاتنا اسلام وفاشة هو صاليان صال باور وآين أكثرية كردي سنين بيش مطلق كرد هرچند كهوية كردي خو لطول تاريخ تغيير كردي أساسا هوية بيش من چش ذاتي بو چش نكريه ولي آين باور باوس باستان إيما چشتی بیه که یارسان سرچاوه حالوری لطول زمان و ضرب شمشیر و تغییر تحولات اتفاق تحصیل و هر حال فرد مدنی کرد تغییر دین دانا کرد شیعه دیدیم کرد سنی دیدیم ولی خوشبختانه او رادیکالیزم اسلامیه که البته متاسفانه الان تلاشی دیگریه ولی سابقیش تلاشی دیگریه لطرف نیروی رادیکال سلفیه دولوا او رادیکالیزم اسلامی شده نو کرد تشدید و شدید جنبش اسلامی و خریاز که خوشبختانه الان او سمت سوال لنا كرديوني من بوغا گفتمان غالبي الواقع يارسان بيه آيني که تحت تأثير قرار گرفت الاسلام یا مجبور بي بخشي لغالي بپذيره مثلا اما ناو علي ديدي من آيني يارسان ولي اي علي تفسير كريه لنا باور يارسان يعني اساسا علي ترى يا وقت چينا روستاي چوشامي که جي خود آسي نصرالدين هاولي شون مقدسة يارساني ده ومالا وانا كتشي دفتري لكلام دونيت اشعار دونيت كاشعار غن بيشتر كردي كساكو بورانية بيشتر وحورامي نزيكتا وتشتم ناوانا وشي لكالهوري حالتي تشتم ناوانا دواقع او زوانا بقديمية كردين انا وناوشا بورانية ديارة يلا طرف مسلماني لو هيتوا برسميات نانا سرياس نالا طرف الشيعة نالا طرف السني وحكومة اسلامي ايران في الواقع حكومة الشيعة حكومة خوي وانوانا توی تا انقلاب مهدی ادامه داشت و باوره لواقع یارسان هیچ وقت رسمیت نناسیه و لواقع ایمه جز یجونی منه که همیشه ظلم بوده حق یارسانه اگر من لشتحله چند ماه گذشته نورتی منه کسیری کتان نسانه لمورد یارسان لشار کرماشان چندین نفر لواقع حق کاریان لدستان او خاتم ما قبل شکلی لدستا و خاطری پجوهش کلی لمورده يعني نوري من اعتراضات ابو سكت ومتاسفانيش اي خداگاهيه اي آزادی خواهیه باور و حقوق مدرنه لنو نتوي ايمان نيه لواقع قشتي يدت لحق حقوق يارساني پشتيه بقيمن وتعاليانيش لنو ناسيوناليزم كردي لنو جنبش السكولار تلا لا هو سيل خوي كان بيشم آزاد تلا او ويجي رهاي بخشيه لواقع باید معطوف فيها ويجا باس یارسان ظلم زور لحق یارسان کریه بیشتر بکریه و خود کرد تشتی حق بگرتا که بله بشیشه لنتوی ایما در ظلم لحق آن بو و من خوشحالم که چند سال گذشته میدیه کردی و یا بهی بیشتری دانم
هەروەک ئاگادارن پاش کوژرانی شەهید کیانوش ئاسا خوێندکارانی کورد و چالاکانی کورد بەگشتی چەندین ڕێوڕسمیان بۆ ڕێزلێنان لە ناوبراو بەڕێوە بردووە و ساڵانە یادی بەرز ڕادەگرن. دیارە کە ئەمە بەهێزبوونی پەیوەندی نێوان چالاکانی خوێندکاری کرماشان لەگەڵ باقی ناوچەکانی کوردستان نیشان دەدات. خۆشحاڵ دەبین ئەگەر ئێوەش لەم بابەتەوە تەوزیحاتێکی زۆرترمان بۆ بدەن. هەرچەند کە متاسفانە دوێ ساڵە هێشتا دەسەیشت و ئەو اتفاقاتە کەست و دوێ مەساڵە جەمبش ساب تحریمەی دیگە لە ئێران کردیا دەوڵەت دەوڵەتە ئەحمەدی نەجات لە واقع بزوتنەوەی خوێندکاری جەمبشی دانیشتووی و عام لە تەمام ئێران نەفەقەت لە ناو کووردا ضربەی گەورەیەکی خوارد فەرەکەس دەستگیر بوون ارتباط بین نسلی لقات یەک دانشجوی ستاره هاتنە وجود لە واقع بەخش لە فعال دانشجوی سیاسی ئەساسا نەچۆنە سەردامی تحصیل بن ارتباطیان قاسمی بەشی مجبور و فرار بوون بەشی لە زندان بوون ولی لە ساڵی پێش لە ئەوە ارتباط و خوداگاهیە لە واقع بیشتر و باوەری و یەکە و هەر حاڵ ئیمە گشتی کوردی من وبعد تجربة جمهورية إسلامية كواقع تأثير معكوس حكومة الجمهورية الإسلامية كلدي برنجونا هوية مذهبي لواقع نوري من أهمية هوية مذهبي لواقع لناو عامة لناو إيران ولناو كردي شا كامران تروب هذا زمان 30 سال فيش رأي كرد الشيعة كرد السني كرد يعني مهم بك مشي أو السنية على واقع عن تعريف كردن امرونا نكردم وتجربة حكومة دينية نشان دست که مذهب بعد بشوه حوزه شخصی و مذهب محترمه تاوریگ خارج و دستوات نیتوی خوی و دیگران تحمیل بکن یه باعث بوده که فضای جدیده چشتی له 15-20 سال گذشته دی مناسه و خوشبختانه لناو کردیش لواقع حد هنی حالا بانتر یه باعث بوده که او نزیکاتی او اساس ایما گشتی کردی من تحویات و ارتباطی که لناو 30 سال گذشته کم لناو تحولاتی لناو کومالغه و عام لناو ایران لناو کردستان پیشاتی باعث بوده فرق من عليه سنة دانشكال وليلا لبخشيج مختلفة كردستان أول يقع ارتباط لهجية يكفامن بعد متوجه ونا اختلاف اللهجية شدانية يعني يزوان النزيكي لفرهنجية بشتر فهمن ظلم مشترك لحق بشتيان هست متوجهون وبوغا مسألة للسريدنا وخابغير دانشوي باس بكريه أي ارتباطاتها لواقع الشبكية الاجتماعية الشكل دار كالآن يجور 20-25 سالة بيش نية الآن يجور 30 سالة بيش نية وخوشبختانه لهذا یه فضای جدیدی شد که در واقع یارو نو دانشگاه نورسیم انجمنه ادبی بون یا جریانی سیاسی شد کرد فعلی انا مثلا نو کرد کوره کرماشانی تالا سنیت مریوانی کرد مکرید کرد یعنی او کرد به مسئله شخصی اول هرچند همان کامل لو هویتی لواقع عشیدی و چشتا سطحی خواردر هویتی منطقه و ناوچهیه کامل گذار نکریاست ولی روز و روز نوری من اهمیت وانا کمرنگتر و او ذهنیت هویت ملی و تأکید و سر هویت قومی و زوانی و ملی کردی لناو دانشوی کرد شدیدتر و ساڵانە سەدان باوەڕمەندی ئاینی یارسان بەهۆی باوەڕی ئاینی و نەتەوەیان ناچار دەکرێن وڵات بەجێبهێڵن و ڕەوتی خوێندن دامەزراندن و دۆزینەوەی کار بۆ باوەڕمەندانی ئاینی یارسان زۆر سەخت و تاقەت فڕوکێنە. بەڕای ئێوە چالاکانی یارسان بەتایبەت چالاکانی خوێندکاری یارسان بۆ بەرەنگاربوونەوە بەرانبەر بەم سیاسەتانەی حکوومەتی ئیسلامی چی دەتوانن بکەن و پێشنیارتان لەم بارەوە چییە؟ شتی تعلانیش کردنە ئێستا دەمن خوان سایکەم بەڕەسەدن لە خارج إيران ونهاضي لحقوق بشري كنوري من لنا وزارة شيء للديرية لطرف أحمد شهيد وزارة ويجي حقوق بشر لطرف سالمان الملل ولمورد إيران وهاتي لنا إيران نوري من استراتيجية الكرية لولا فرماندارية وستانداري كرماشا لتيران لحمدان لواقع سيكلنا دم اخوان برسن وهاتشش بكروي ظلمة ولي نوري من جمهورية إسلامي الان حكوماتي منطقة كلها ميليتاري ذاك يكل الدلائل الشكلية داعش سياستي ليوكا جمهورية إسلامي لنا العراق لواقع لتاريخ حكومات الشيوة يتذكر وفشتيواني للسركوب السنيل وحاشية ربانة السنيل كاسان جريان داعش بقري ونوري من جمهورية إسلامي دري ملحريكي لنا سوريا لنا لبنان لنا يمن لنا العراق وفزي اعلان شركتي ودرجي نو خاور ميانا وميليتاري تدون خود ايرانو سولا اعلان جنبش زندو فعالي لنو ايران يوني منتظرانية فشار مالية سختي حالة سر مردم وخاطر تحريمي الاقتصادي الرياض
امكان شكلية جنبشي شفة اوان لحالة حاضر لواقع كما ولي خود بخود اوسط آگاهية وحقوق انسانية مدن وعام فك بكم ساتي شيء سبانتر درك وفهم لو حقوق انسانية سبانتر يجا الان خوي نشانية يجا الان اعتراضي لكستاري شكني يكي فاكتور اساسي فاكتور السركوبة والديمين شرائط سخت اقتصاد جيانو روش آبوری لناو کوماوغا نه فقط کوماوی کردی و عام لناو ایران جوری منه بیکاری و بیشتر و بیو کارخانه لیه تعطیل کریانه و گرانی وحشتناک لناو ایران لی چند سال خصوصا بعد از تحریمه لسر قضیه هسته‌ای و من ایران کریا نوری من مردم تحت فشار شدیدی و نبعدیش توقع صلاح لمردم داشتی من چون در مجموع عمل کرده اپوزیسیونیش واقع عمل کرده بوده هم ضعیف و همیشه وحدت و امکان نل ناو نل دیش بوده مردم اساسا احساس بکن ای آلترناتیو و عام را داهاتو چونن لپشت حساب بکن که کنش سیاسی نظاممند و منسجم سراسری وجود داشت و گشتی وجود داشت و که میتونی فشار شدیدی و حکومت را در امتیاز ایجاد بکن لا آینده نزدیکا لدات و لواقع برانکاری بکنی برانه بگه سر وضعیتا چون بحرانی دیگه الان خصوصا بحران خوش سالی چواری ایران مشکلات اقتصادی هست نسل جوانی بیکاره کار توی امکانات جیان توی کل جیانه وقتی چه من تماشا کی من حقیقت آینده وضعیت جیانه بیتر لامروی چوروان نیه مگر تحولات سیاسی اتفاق بکافی که حکومت یا تنوع اصلاحاتی به یا اساسا حکومت لبین بچو حکومت تربیه سر کار که بتوی مشکلات اینی وجود تیری تمام تلاش خود را برنامه ریزی وان لسروانه بکی فساد ساختاری و بیوله نو جمهوری اسلامی تزیل ملیاردی تریه لوضعیت ایران تحریمه لوضعیت ایران لبی سال آینده خوش سالی حالتی شدید تر و مشکل شدید کماوی لآینده سال و سال مریمن فشار بیشتر هست بو و نه تنیا کشاورزی زندگی شهری لیت مختلفی الان ایشخوی نشان داست و لنا خود ایرانیش کارشناسی و اعتراف کن که لسالی لآینده اساسا ممکنه جنگ آو شکل بید لنا ایران لی وضعیت حقیقت الواداریم فقط اتفاقاتی بکفی که لواقع حکومتی بیگه سرکار یا اصلاحات اساسی بکفی چون جمهوری اسلامی و اصلاحات طلبی لحکومتی و که اساسا تجربه شکست خورده اتفاق خاصی نکرد وی شرایط بدون اصلاحات اساسیه تغییر حکومت یعنی من لواقع شواری چشت خاصی بمون که زندگی بهتر و هرچند آرزو جوانان اید بینەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیوی بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەیە گزین هیوادارین کە توانی بێتمان ڕەزامەندی ئێوەمان بەجێهێنابێت خوشحاڵ دەبین بە ناردنی ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بۆ ئادرسی فەیسبوک و جیمەیلی ئێمەوە بۆ دەوڵەمەندترکردنی بەرنامەکە یارمەتی دەرمان بن تا بەرنامەیەکی دیکە و گزینگێکی دیکە شەو ڕۆژ و کات و ساتێکی شادتان بۆ باوە دەخوازین و ماڵاوە